ئەمە بۆڕی ئاوی هێڵی دوو دوکان سلێمانیە کە لەم بۆڕیەوە ئاوی چەمشەماڵ و ناحەکانی دابینەکرێت دیارە بە پێی زانێرەکانی نارتی کام بۆڕێ لە تاسوژەوە دێ بەرەو چەمشەماڵ و ناحەکانی بە درێژایی ڕێگاکەی زیادەڕەوی کراوەتە سەر لەلایەن هاوڵاتیان و بەرپرسانی حکومی حزبیەوانی کە باخ و vێلایەنێ بەشی بەرچاوی ئاوەکە بەر لەوەی بگا بە ماڵان کون کراوە بۆ باخ و پرۆژەی تایبەتی بەکارێنراوە ئێمە لەم راپۆرتدا بەداچوونەکەین بۆەوەی کە هەڵوێستی بەرپرسانی ئیداری و لایەنە پەیوەنددارەکان بزانین لەسەر دەنگنەکردنیان لەم پرساک وەک باس دەکرێت بە درێژایی هێڵەکە دەیان کارگە و کۆمپانیای پیشەسازی ئەو ئاوە بەکاردێنن کە بۆ سنووری چەمشەماڵ دەڕوات ئەمە ژوای کردووە بە بەردەوامی کێشەی ئاو لە سنووری چەمشەماڵ داهابێت و خەڵک ناچار بن بە کڕینی ئاو چونکە بەوتەی بەرپرسانی شارەکە ڕێژەیەکی زۆری ئاوەکە ناگاتە خەزانەکانی فەرمانگەی ئاوی قەزاکە کە بە نزیکەی 125 دەخەمڵێنرێت یان ئارتی هەوڵیدا زیادەڕەوەکان وێنە بگرێت بەڵام بەهۆی ئەوەی بەشی زۆریان کەوتونەتە ناو ئەو پرۆژانەوە و داپۆشراون نەتوانرا و کارە بکرێت لەبەرەوە پشت بە ئاگادەڕەوی کراوەتە سەر هەم مەساری بۆڕێکە هەم ئاوی خواردنەوەی بۆڕێکە باخ و ئەو شانەی لەسەر دروست کراوە بڵێن هی هاوڵاتیان نزیکەی لە 120 بۆ 25 ئاوی هاتوو لەو پرۆژانەوە بەهۆی زیادەڕەوی و لێچوونی ئاو و ئێرڤالڤ و ئەوانە کە تێک چوونە بەهۆی ئەوە 120 بۆ 25 ئاوەکەمان بە فیڕۆچێت. زیادەڕەویکردنە سەر هێڵە ئاوێکە و بردننی بەشێک لاوەکەی لە کاتێکدایە دایان ساڵە ناوەندی قەزاکە و ناحەکانی کێشەی کەماویانەیە بەتایبەت لە وەرزە گەرمەکاندا بە جۆرێک وەک هاوڵاتیان ئاماژەی بۆ دەکەن ئێستا سنوورەکە بە خراپترین دۆخدا تێدەپەڕێت لە ڕووی کەم ئاویەوە و لە باشترین حاڵەتدا 9 ڕۆژدارێک ئاو دەدرێت بە ماڵان خەڵک هەیە لە ناحی شۆڕش لە سەمسەماڵ بە 10 ڕۆژارێک ئاوی نایە تۆ بۆ ڕێکت کون کردو بۆ باخ و فێلاکەی خۆتەبی ینی بای ئاوی دەماڵی ناحی شۆڕش و قەزای چەمچەماڵەتەوە ئاوە مڵکی گشتیە زیادەڕۆیت کردوتە سەری یەک بەرپرسانی ئەم سنوورە بۆی لی بێدەنگن زۆربەی و کەسانی فەقیرۆژار نین کەسانی سیاسی و ئامرلیوە و کەسانی پارەدارن باخ و فێلایان کردو لەسەر و شاخانە ئاوی تەجاوز ڕائەکێشن زیادەڕەوەکان بە جۆرێک زیادی کردووە ئێستا بەرپرسە ئیداری و لێپرسراوە پەیوەندیدارەکانی ناچار کردووە لەژێر گازندە و گلەی هاوڵاتیان بۆ کەماوی بیر لە بڕینی سەرجەم زیادەڕەوەکان بکەنەوە بە جۆرێک بە پێی نووسراوێکی قایمقامی چەمچەماڵ کە لە 14 ئەم مانگە ڕەوانی لایەنە پەیوەندیدارەکانی کردووە داوای دەستنیشانکردنی سەرجەم زیادەڕەوەکانی سەر هێڵی ئاوی تاسوجە چەمچەماڵی کردووە ئێمە بەڕسمی ئەمڕۆ لە ڕێگەی بەڕێز پۆلیسی چەمچەماڵ و بە هاوکاری برانی ئاسایش هەمویان ئاگادار کراونەتەوە بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2010 پێویستە کابرا کەسی زیادەڕۆ یا لایەنی زیادەڕۆکار ئاگادار بکرێتەوە دوای ئەوە ئێمە لە ڕێگەی دادگاوە و لە ڕێگەی داواکاری گشتیەوە سکاڵەکانمان دەجوڵێنین جگە لە ئاوی دوکان بۆ پڕکردنەوەی پێداویستی ئاوی هاوڵاتیان فەرمانگەی ئاوی ناوچەکە سوودی لە ئاوی 35 بیردەبینی بەڵام ئەوانیش زیادەڕەویان کراوەتە سەر و هەندێکیشان داگیرکراون ئەوە سەرباریەوەی سەدان زیادەڕەوی لە ناو بازاڕ و گەڕک و شوێنە گشتەکان ئەنجام دراوە ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ